انتخاباتی شتێپەڕی ئینجاوادەی بەڵێنە میلەت نۆشی گیانتان بێ ساوار لەگەڵ ترخێنە نرخی شمەک هەرزانە وڵات پڕ هەلی کارە یەک ئەمپێری کارە باش تەنها 15,000. ئەزمموی نزیکە 11 ساڵ لە نووسینەوە یادداشتەکانی ژیانی خۆم و ژیانی ڕۆژانەوە سەرجەم ئەو بابەتانەی کە لەسەر ئاستی ناوخۆی و لە ئاستی جیهانیدا ڕوودەدەن. بیرۆکەی نووسینی یادداشتەکان لێرەوە من دەمەوێت سوپاسێکی بێپیانی مامۆستای خۆشەویستم مامۆستا قادروریا بکەم کە ئەو کاتە مامۆستا مامول لە هۆلێش ئەم بیرۆکەی لەوە سەرچاوەیەگر کە بەڕێزیان وتی ئێوە وەک قوتابیەک و قوتابیەکی بەشی کوردی ئایا تا چەند گرنگیتان بە نووسینەوە یادداشتەکانی ژیانی خۆتان داوە. هەڵبەت ئەم قسانەی بەڕێزیان بوون بە سەرچاوەیەک وە هۆکارێک کە من ئەسپی خۆم لەو ناوەندەدا بدەم و دەست بکەم بە نووسینەوە یادداشتەکانی ڕۆژانەی ژیان. بوارێکی تر کە من بەڕاستی دەمێکە دەستم داوەتە سوپاس بۆ خە ئەویش نووسینی شعر و شتێ لە دوای دنیای ئەدەبیدا و ڕێسکەکەش زیاتر ئەوەی کە لە تۆڕە هەمەڵاتیەکان بڵاوی دەکەمەوە شعری تەنزی سیاسین تەنز بوو ئەوانم نووسیوە. جایەکێک لەو شعرانەی کە لە 18 2016 پامێک بوو لە کەسێکی سادەوە بۆ کەسێکی سیاسی باڵادەستی عێراق کە ناونیشانی شعرەکە بۆ شازە بوو لە حەیدەر عەباسەوە بۆ حەیدەر عەبادی کە ئەمە لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە زۆربەی پیجەکان بڵاو کرایەوە چۆن بڵێ بەرەو پێشچوونەوە بەدەنگەوە هاتنی باشی هەبوو. سڵاوت لێبێ حەیدەر عەبادی من لە چوار قوڕنا تۆ لە بەغدادی من لە هەرێمم هەرێمی ئیفلاس بەندە مەعروفم حەیدەر شێخ عەباس تکام لە ئێوە دوای ئۆپەراسیۆن خەمێک لە میلەت داماوم بخۆن مۆزەف بێ ڕاتب خەڵک بێکارە شیعارمان ناوێ کاتی کردارە لە خۆپشاندانین ڕۆژتا ئێوارە بەخوا عەبادی خەڵک بێزارە پرۆسەی خوێندن شکست دەهێنێ ڕۆژ بە ڕۆژ ئاوات دەخوازین بە دوێنێ دەوام تەعتیلە و گشت ڕۆژ بایکۆتە ئەوا پێم وتی تۆشکەیفی خۆتە. دیارە نووسینەوە یادداشتەکان زەحمەت و قورسایی تێدا کە من ئەو دەفتەرانە دەفتەری یادداشتەکان کە لە 2011ەوە دەستم بە نووسینیان کردووە باوەڕکە چۆن کابرا پارە لە جیفان دەهاوێ لەگەڵ خۆی بۆ شوێنێک زەرورە پێ یا مۆبایلەکەی پێیکە دەبێت بۆ هەموو شوێنێک پێبێ نیژە دەفتەرانە وای لە هاتۆ بسمە هەر سەردانێک جاری وا بە هەفتە لای خزمێکیان ئازیزێک دەبێت سەردانێک دەکەی ئەم دەفتەرانم لەگەڵ خۆم بردووە نی ئەو دەفتەرێکی لەم ساڵە داشتی تێدا دەنووسرێ بەڵام دواتر بیرۆکەی ئەوشمان بۆ هات کە بۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە موبایلدا هەک بێت تێبینی مزەکەراتێ دەتوانانی بەشێک لە نووسینانە بخەمە سەر دواتر بیخەمە سەر دەفتەر کاتێک لە سەردانێکیان شوێنشی ئاوا بووم. لە دەفتەرەکەدا دیارە وەک ئاماژەم پێدا لە 2013 تایبەتمەندیشی ترم بۆ زیاد کرد ئەویش ئەوەیە لە پاڵ ئەو پەیوەندی کۆمەڵاتیانەی کە هەمانە ئەگەر سەردانی کەسێکشمان نەکردبێت لە ئازیزێکمان پرسی بێ بە تەلەفۆن یان ئازیزێک تەلەفۆنی وە من کرد بێ هەموو هاوڕێ دۆستانە لەو دەفتەرەدا لە 2013 تا ئەمڕۆ تۆمار کراون یعنی هەموو پەیوەندیشی تەلەفۆنی کە بە ڕێزێک پەیوەندی پێوەکردم یان پەیوەندیم پێوە کردبێ لە ناو دەفتەرەدا ناوی هەیە.